هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردانمان بکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان، ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. گەشتی ئەمڕۆ گەشتێکی ناوازە و تایبەت دەبێت بە هۆکاری قسەکردن لەسەر یاری کلاسیکۆی ئیسپانیا، ڕوبەڕووبوونەوەی نێوان ریال مەدرید و بەرشۆنا کە ئێستا دەتوانن لە پیجی تایبەتی پەیام سپۆرتیشەوە بینەری بەرنامەی ئەمڕۆ بن لەگەڵماندا. ئایزانم ئەمڕۆ ئێمە هەوڵ دەدەین تایبەتمەندی هەردوو ڕایەنەر، تایبەتمەندی هەردوویانە و ئامادەکاری هەردوویانە بۆ یاری کلاسیکۆی ئەمشەو بە شێوەیەکی باش شرۆڤە بکەین و سەرجەم ئەگەرەکان باس بکەین لەوەی کە لەم یاریەدا بە چ ئەگەرێکەوە ئەم دوو تیپە ڕوبەڕوو یەک دەبنەوە. لەبەرەوە هیوادارم تا کۆتایی لەگەڵماندا بمێنمەوانێ و پێشەوەی بچمە نێو باسی یاریکردنی ڕایەنەران، پێشەوەی بچمە سەرباسی شێواز یاریکردن کە بێگومان لە سەرجەم پێگاتە پێشبینی کراوەکان بە پێی ڕۆژنامەکانی ئیسپانیا ئێمە شرۆڤە دەکەین. بەڵام سەرەتا دەمەوێت چەند ئامار و زانیاریەکتان بەمێ لەبارەی یاری کلاسیکۆ، دواتر شرۆڤەیەکی تەواو ئەنجام دەدەین و بەرنامەی شیکاری وەرزشیش بە سپۆنسەری سەرەکی سپۆرت چێک بەردەوام دەبێت لەگەڵتان ڕۆژانە. سەرەتا لە ڕایەنەرانەوە دەست پێ دەکەم، دواتر دەچمە سەر وردەکاری نێوان ریال مەدرید و بەرشەلۆنە. وەک لای هەمووان ئاشکرایە کارلۆ ئەنچیلۆتی ئەمە دووەم کاروانی کارکردنیەتی کە لەگەڵ یانەی ریال مەدرید ئەنجامی داوە وەکو بواری ڕایەنان، کە ئەمە دووەم جارێتی لە ریال مەدریددا کاری خۆی ئەنجام دەدات. لە پاش گەڕانەوەشی دوو کلاسیکۆی کردووە، دوو کلاسیکۆکەی بە سەرکەوتن کۆتایی پێناوە. ئەنچیلۆتی لە کۆی گشتی 13 کلاسیکۆی ئەنجام داوە. 5 کلاسیکۆی بردوێتەوە، 5 کلاسیکۆ شکستی خواردووە، 3 یەکسانبوونی تۆمار کردووە. چاوی تەنها کلاسیکۆیەکی ئەنجام داوە کە لای هەمووان ئاشکرایە کلاسیکۆی سوپەری ئیسپانیا بوو کە تێیدا بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بەرامبەر بە ریال مەدرید شکستی خوارد. ئەوەی کەمەوێت لەسەر ئەمە بیڵێم تێبینی شتێک بکەن. لەو سەردەمەی کە ئەنچیلۆتی تر سەرەتای یەکەم نازناوی بۆ ریال مەدرید دەست پێکرد، سەردەمی زلهێزی بەرشەلۆنە بوو. واتە لە کاتی یەکەم کاروانی کارکردنی ئەنچیلۆتی لە ریال مەدریددا 11 کلاسیکۆی ئەنجام داوە، لەم 11 کلاسیکۆیە تەنها 3 کلاسیکۆی بردوێتەوە. بەڵام پاش گەڕانەوەی بەهۆی داڕوخانی بەرشەلۆنەوە 2 کلاسیکۆی ئەنجام داوە، هەردوو کلاسیکۆکەی بە سەرکەوتن کۆتای پێناوە. چاویش تەنها کلاسیکۆیەکی ئەنجام دا و شکستی خواردووە. دواتر وردەکاری لەسەر چاوی ئەنچیلۆتی و لەسەر مامەڵیان لەسەر یارەکە ئێمە پێکەوە گفتوگۆیەکی جدیتری لەسەر دەکەین. دەچمە گرافیکی دواتر لەبارەی یاری کلاسیکۆوە. لە کۆی سەرجەم یاریەکانیان هەردوو یانەی ریال مەدرید و بەرشلۆنە لە کلاسیکۆیە لە سەرجەم پاڵەوانەتیەکاندا 231 یاریان لە کۆی گشتی پاڵەوانەتیەکاندا ئەنجام داوە و هەروەها 88 بردنەوە بۆ بەرشلۆنێ، 95 بردنەوە بۆ ریال مەدریدە. واتە بە کۆی گشتی ریال مەدرید باڵادەستی سەرکەوتنەکانی کلاسیکۆیە، بەڵام لە گۆڵکردنا زۆر لێک نزیکن. ریال مەدرید
377 گۆڵی کردووە 365 گۆڵی کردووە کە بێگومان ئەگەر بەراوردی شیکەینەوە لە بردنەوەکانیشە هەرێک لێک نزیکن. گرافیکی دواتر لەسەر ڕوبەڕووبوونا لە لالیگا کە ئەم شەو ڕوبەڕووبوونەوەی 184مینی نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنە لەسەر یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ لە کلاسیکۆکان ئەنجام دەدرێت. پێشتر 183 کلاسیکۆیان ئەنجام داوە. ڕیال مەدرید 76 بردنەوەی هەبووە، بەرشلۆنە 72 بردنەوە، واتە جیاوازیان تەنها 4 بردنەوەیە. ئەم پێشکەوتنە بەرچاوی ڕیال مەدریدیش لە کلاسیکۆکاندا لە 3 ساڵی ڕابردووە پاش داڕوخانی بەرشەلۆنە لە دوای بە دیاریکراوی لە دوای ڕۆشتنی لویس ئێنریچیەوە کە بەرشلۆنە بە شێوەیەکی بەرچاو لە کلاسیکۆکاندا شکستی خوارد، وای لێ هاوڕێژەکە ڕیال مەدرید بەو شێوەیە هەڵبکشێ. 35 یەکسانبوونیان هەیە. ڕیال مەدرید 295 گۆڵی تۆمار کردووە، بەرشلۆنە 201 گۆڵی تۆمار کردووە. جیهان چاوەڕێی ئەم یاریە، چاوەڕێی ئەم ڕوبەڕووبوونەوەی کە لە هەر بارودۆخێکا بن سەیری ئامارەکان کەین. کلاسیکۆ یاریەکی یەکجار تایبەتە، یاریەکی یەکجار جیهانیە کە چاوەڕێ دەکرێت ئەم شەو نزیکەی لە زیاتر لە 3 ملیۆن کەس لە جیهاندا بینەری تایبەتی یاریەکە بن و دواتری ڕێژەکە بە پێی وڵاتان گۆڕانکاری بەسەرا دێ و سەردەکەوێت یاواتە پڕبینەرترین یاری ئەم شەو هەمووان تامەزرۆین ئامارەکانیش پێمان دەڵێ کامە پڕبینەرترین یاری دەبێت. گرافیکی دواتر چەند تایبەتمەندیەک باس دەکەم لەسەر ڕیال مەدرید و بەرشەلۆنە. بێگومان پێگاتەی یانەی بەرشەلۆنە لە پاش هاتنی چاڤیەوە کە چەند یاریزانێکی گواسۆتەوە ڕیزەکانی کە تێکەڵی یاریزانە لە یاریزانی بە ئەزمون و هەروەها یاریزانی لاویش و بێگومان دەرفەتی بە چەند یاریزانێکیش لاویش داوە کە لە پێگاتەکەی وجودیانە بێ. ئەم ئەعماری تەمەنە واتە ئەم ڕێژەی تەمەنەی تیپەکان کە وەرگیراوە تایبەتە بەوەی کە لە پاش کارکردنی چاڤیەوەی ڕێژەی گشتی تەمەنی یاریزانانی بەرشەلۆنە بە سەرجەمیانەوە ئەگەرچی کۆمەڵێک یاریزانی بازموونی تیا، بەڵام بۆی ئەوەی کە کۆمەڵێک یاریزانی لاوی زۆری سەرخستۆ بۆ تیپەکە 26 ساڵە. ڕێژەی تەمەنی یاریزانانی پێگاتی بەرشلۆنە بەیەدەگ و بە سەرێکیەوانێ 26 ساڵە. بۆ ڕیال مەدرید 27 ساڵ و 9 مانگە. ڕێژەی تەمەنی سەرجەم پێگاتی یاریزانانی ڕیال مەدرید 27 ساڵ و 9 مانگە. تێبینی شتێ بکەن ئەم ڕێژەی تەمەنە هەتا ئەو یاریزانە لاوانەی کە هەن لە نێو یاریگادا جوڵەیان زیاترە، جوڵەیان زیاترە. دواتر دەچمە سەر شێوازی یاریکردنەکە. ئەم خاڵە بۆ بەرشلۆنە زۆر گرنگە، معدەلی ئەعمارە. ئەمەی ڕیال مەدرید ڕێژەیەکی باشە، بەڵام لە چاو بەرشەلۆنەیە خراپە معدەلی ئەعمار، بەڵام لەمەیە ڕیال مەدرید لە چی ئیسفادە ئاکاتەوە؟ ئەزمون. ڕیال مەدرید کە ڕێژەی یاریزانەکانی بەو تەمەنە بەرزەوەن لێرەدا ئەزمون کاریگەری لە یاریەکە دەبێت. سەرجەم یاریزانەکانی بەرشەلۆنە لە 21 وڵاتی جیانەوە لە نێو یانەی بەرشلۆنە یاری دەکەن. نوێنەری 21 وڵات لە ڕیزەکانی بەرشەلۆنەدا یاری دەکات. لە بەرامبەردا ڕیال مەدرید سەرجەم یاریزانەکانی لە 14 وڵاتی جیانیەوە لە یانەی شانەی یاریەکەن کە ئەمە کۆمەڵە زانیاری تایبەتە لەبارەی ڕیال مەدرید و بەرشەلۆنەوە. گرانترین یاریزانی بەرشەلۆنە لە ئێستادا پێدری گۆنزالێسی یاریزانی یانەی بەرشەلۆنەیە کە هەموو جیان وەسفیەکە. ئەم ئەستێرە لاوە دەرکەوتوویەکی زۆر باشە، لە ئۆڕۆژ لەگەڵ لویسێنریشی باسێکی ئەجگار ناوازەوە دەرکەوت، بیرمان نەچێ کۆمان دەرفەتی بەم یاریزانەدا. دواتریش چاوی پاش چاکبوونەوەی لە پێکان بە شێوەیەکی باشتر سوودی لە توانەکانی پێدری وەرگرت. نرخی ئێستەی پێدری لە بازاری گواستنەوەی یاریزانە 80 ملیۆن یۆرۆیە کە گرانترین یاریزانی بەرشەلۆنەیە. هیچ یاریزانێکی بەرشلۆنە لە نێو بازاری گواستنەوەی یاریزانانە نرخی لە پێدری بەرزتر نییە. لە بەرامبەردا لە ڕیال مەدرید گرانترین یاریزانی ڕیال مەدرید لە ئێستادا لە بەپێی ترانسفێر مارکێت ڤینیسیۆس جۆنیۆرە کە نرخەکەی 100 ملیۆن یۆرۆیە کامەش دەبێتە گرانترین یاریزانی ڕیال مەدرید. دەچمە گرافیکی دواتر کە تایبەتە بە گۆڵکاران کە ئەم شەو کەریم بنزیمە وجودی نابێت کە بنزیمە خاوەنی 11 گۆڵە لە کلاسیکۆیە. مێسی گۆڵکاری مێژووی یاری کلاسیکۆیە لەسەر ئاستی جیهان
لە پاڵەوانێتیە جیهانیەکان و لەسەر ئاستی لالیگای ئیسپانیاش گرافیکی دواتر گەرم مسی خاوەنی 26 گۆڵە لە کلاسیکۆیە کە ڕیکۆردە و دەکرێت بۆ ئێستای تۆپی پێ بڵین لەم سەدەیەشە ینی میسی دەبێتە گۆڵکاری مێژووی کلاسیکۆ ڕەنگە هەتاشە هەر مێسی ئەم ڕیکۆردەی بە گۆڵکاری مێژووی کلاسیکۆ بمێنێتەوە لەبەرەوەی ئاستەمە کەسێ بتوانێت بگاتەوە بۆ بیشکێنێ یاریزانی چوا بەدی ناکرێت ڕاستە بنزیمە زۆر کلاسیکۆیەکی یەکجار زۆری ئەنجام داوە بگرە خەریکە لە میسیش کلاسیکۆکانی زیاتر دەکات بەڵام ڕێژەی گۆڵەکەی زۆر لاوازە لە چاو ئاستی میسیا کە وەکو ئاماژەم پێکرد بنزیمە خاوەنی 11 گۆڵە مسی جگە لەوەی 26 گۆڵی لەسەر جەم کلاسیکۆکانێ 18 گۆڵی بەتەنها لە کلاسیکۆکانی لیگەی ئیسپانیا هەیە بەڵام ئەمە ڕیزبەندی گشتی گۆڵکاری کلاسیکۆی لەسەر جەم پاڵەوانێتەکان بە جامی شای ئیسپانیا بە جامی سوپەر بەروەها باخولی لیگەی ئیسپانی و با چامپیۆنز لیگیشەوە کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەستێرەی مێژوویی یانی ڕیال مەدرید خاوەنی 16 گۆڵە لەسەر جەم کلاسیکۆکاندا دواتر دیستیفانۆ بە هەمان شێوە لە ڕیال مەدرید ڕاول ئەو خاوەنی 16 گۆڵە ڕاول گۆنزالێس خاوەنی 15 گۆڵە و پشکاشیش خاوەنی 12 گۆڵە لە مێژووی کلاسیکۆکاندا واتە ڕیکۆردی گشتی کلاسیکۆ ناوی میسی لە کلاسیکۆدا ڕەنگە تا تۆپی پێ کۆتایی دێت و تا ژیان کۆتایی دێت مەسی ئەم ڕیکۆردە بە ناوی خۆیەوە بێڵێتەوە چونکە ڕێژەی گۆڵتۆمارکردنەکەی زۆر بەرزە و لە پێشتریشە ئێمە ئاماژەمان بۆ کردووە کە مەسی مێژوویەکی زێڕینی لەگەڵ بەرشەلۆنە دۆزیێتەوە ئەمە زانیاری گشتی بوو لەسەر یاری کلاسیکۆ زانیاری تایبەتیش کاتژمێر 11 کلاسیکۆ ئەنجام دێت لەسەر یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ لەگەڵ پێگاتەکەیە باس لە پلانی یاریکردنی هەردوو ڕانەر و ئەگەرەکانیان دەکەین لە ڕوبەڕووبوونەوەی ئەم شەودا با پێکەوە بینەربی زۆر باشە ئەمە پێکهاتەی ڕۆژنامەی مارکە پێی وایە هەردوویانە بەم شێوازیاریەکەن من پێگاتەکانتان بۆ دەخوێنمەوە دواتر لەسەری وردەبینەوە مارکا پێی وایە کارلۆ ئەنچیلۆتی بە پێگاتەی چوار هەر سێسەیەکە بەڵام ئەسینسۆ تا ڕادێک بۆی نەبوونی بنزیمەوە پێگاتەکە تا ڕادێگە بێتەوە بە 4-4-2 لەبەرەوەی باڵەکانە بن بەبێ ڕاستحاربە ڕیال مەدرید دیاریەکە لەبەرەوەی ئەنچیلۆتی بڕوای وایە هێشتا لۆکایۆڤیچ ناتوانێت بێتە شوێنگرەوەی بنزیمە ناچۆ فەرناندێز لە شوێنی فەرلان مێندی یاریەکە دەیڤید ئالابا ئێدەر میلیتاو پاش چاکبوونەوەی لە پێکان کارفاخاڵ کاسمیرۆ مۆدریچ تۆنی کرۆس ئەسینسۆ ڤینیسیۆس ڕۆدریگۆ بەپێی پێگاتەی مارکا بێت کارلۆ ئەنچیلۆتی شەڕی ناوەند لەگەڵ چاڤی هێرناندێز دەکات کارلۆ ئەنچیلۆتی خۆی یەکلا کردوتەوە مارکا ڕۆژنامەیەکی نزیکە لە ڕیال مەدرید کارلۆ ئەنچیلۆتی خۆی یەکلا کردوتەوە بۆی کە چاڤی هێرناندێز لە ڕێی ناوەندەوانێ گوشار دەخاتە سەر یانەی ڕیال مەدرید لە ڕێی ناوەندەوانێ هێزی خۆی بەرامبەر ڕیال مەدرید بەکاردێنێ لەبەرەوە لە شێوازی یاریکردن و تەطبیقکردنە پێگاتەکە دەبێتەوە بە 4-4-2 و لە هەمان کاتیشدا ئەم دوو باڵەش بۆی هەیە بگەڕێنەوانێ کارلۆ ئەنچیلۆتی بەپێی پێگاتی مارکا دڵنیایە لەوەی کە ئەم شەو ڕوبەڕووی پرێسینگی بەرشەلۆنە دەبێتەوە لە بەرامبەردا بەرشلۆنە پێگاتەی 4-3-3 خۆی یاریەکە بەڵام بەرشلۆنە پیچی و ئاراوخۆ خۆردی ئەلباوە و بێگومان تێشتێگن لە گۆڵایە دانی ئالڤێز بۆسکێتس و پێدری و گاڤی هەروەها فێران تۆرێس و ئۆبامیانگ و دیمبڵی ئەمەوێت تێبینی شتێ بکەن پێکهاتەی چاڤی جیاوازە لە پێگاتەی ئەنچیلۆتی ئێمە دەزانین تۆنی کرۆس و مۆدریچ لایەنی بەرگری زۆر تەطبیقەکەن ئەم دواییەش کە ئەنسینسۆ پێگاتەی سەرەکی وەرگرتووە لە باڵەکانەوە بۆ کاریەوە بۆ کە زیاتر یارمەتی دواوەی داوە بە تایبەتی کارفاخاڵ بەڵام چاڤی پرێسینگی 5 یاریزان لەسەر ڕیال مەدرید دەبێت لە درێژایی 90 خولەکی ئەمیاریە بەپێی ئەم پێکهاتەیە من پێگاتە دوای پێگاتە سەرنجەکانتان پێ دەڵێم وەک دەزانین دووباڵی بەرشەلۆنە چ دانی ئەڵڤێس چ خۆردی ئەلبا توانای سەرکەوتنیان توانای پەستان خستنە سەر تیمی هێرشبەریان لە هەردوو باڵەکەی ڕیال مەدرید باشترە واتە دووباڵەکەش دەبێتە هۆی پرێسینگ لەسەر ڕیال مەدرید لە هەمان کاترا پیدری و گاڤی ئەو دوو ناوەندە پەستانێکی زۆر لەسەر مۆدریچ و کاسمیرۆ و هەروە لەگەڵ تۆنی کرۆسدا دروست دەکەن کە ئەمەش دەرفەتی
هێرشبردننی زیاتری بەرشەلۆنە دەدات لا یارەکەدا. هەمووشمان دەزانین دێمبڵی فێران تۆرێس لە باڵەکانەوە جێگەی مەترسین بە تایبەتی دێمبڵی فێران تۆرێس تا ئێستا بەو شێوەیە دەرنەکەوتۆ لە بەرشلۆنەیە، بەڵام ئەم پێگاتەوەمان پێ دەڵێ و ئۆبامیانگ ئەو کەسە دەبێت کە دەیەوێت کەلێنەکانی نێوعمقی ڕیال مەدرید نێو دڵی بەرگری ڕیال مەدرید بۆ خۆی قۆزێتەوە بۆ تۆمارکردنی گۆڵ. کۆی گشتی لەسەر مارکا پێی وایە ئەم شەو ئەنچیلۆتی بە پلانێکی تا ڕادەیەک بەرگری یاری دەکا و ڕەنگە بەپێی مارکە ئەنچیلۆتی بۆ یەکسانبوونیش بە سەرکەوتن دابنێ. لە بەرامبەردا بەرشلۆنە ئەو پێگاتەی تەطبیقیەکە پرێسینگە سەر خستنە ڕیال مەدرید و یاریکردنە بۆ بەدەستێنانی سێخاڵی یارێکە. پێگاتەیەکی تر هەر تایبەت بێ بە ڕیال مەدرید کە ئەمان تایبەتە ببورن، ئەمان ڕۆژنامەی ئازم و ئەمان تەشکیلی ڕۆژنامەی مارکایە. مارکا پێی وایە کۆرتووە، کارفاخاڵ، میلیتا و ئالابا، ناچۆ هەمان شێوازی یاریکردنی ڕۆژنامەی ئاس، کرۆس و کاسمیرۆ مۆدریچ بە هەمان شێوە. گۆڕانکاریەکە لە مارکایە بە شێوەیەکی ترە. ڤالڤێردی و ڕۆدریگۆ و ڤینیسیۆس ئەمە شێوازی یاریکردنی ئاسایی ڕیال مەدریدە، ئەو شێوازەیە کە ڕیال مەدرید ڕێگەی سەرکەوتنی خۆی لێ دەدۆزێتەوە. ڕۆدریگۆ هەم یەتەوە باڵەکان و هەمیش دەتوانێت واتە لەگەڵ تێکەڵبوون لەگەڵ شێواز یاریکردنی ئەنچیلۆتی و لەگەڵ شێواز یاریکردنی هێرشبردننی ڕیال مەدرید خۆی بگونجێنێت، بەڵام دیوی کەریم بنزیمە ناگەڕێت. ئێمە بمانەوە نەمانوێت لە هەموو پێگاتەکاندا ئەم شەو بنزیمە کەلێنێکی گەورە دەبێت بۆ یانەی ڕیال مەدرید لەبەر ئەوەی هێرشەکانی ڕیال مەدرید ڕەنگە ئەم شەو وا بە ئاسانی کۆتایی نەیەت بۆ تۆمارکردنی گۆڵ. بەڵام ڕۆژنامەی مارکا یاریکردنی مارکا پێچەوانەی ئاس پێی وایە یاریکردنی ڤالڤێردی بۆ کەمکردنەوەی پەستانی عوسمان دێمبڵی دەبێت. عوسمان دێمبڵی ئەمە وا دەکات کە چ عوسمان دێمبڵی چی فێران تۆرێس باڵەکان یعنی تەسیریان لەسەر یاگە بێ، وارووا ڤینیسیۆس کاری دەکات، شەڕی باڵ لەم یاریەدا ئێجگار گرنگ دەبێت. ڤالڤێردی ئەو یاریزانەیە کە لە هەر سێ مەرکەزی یاریکردن توانای یاریکردنی هەیە، چ لە شوێنی تۆنی کرۆس، چ لە شوێنی مۆدریچ، چ لەو باڵی خۆی کە یاری تێدا دەکات و بگرە دەتوانێت وەکو یارمەتیدەرێکی زۆر باشی باڵی ڕاست دەرکەوێت. بەڵام تایبەتمەندی ڤالڤێردی لەم یاریە گۆڕانکاریە بەپێی زەڕوریەتی ڕیال مەدرید. مارکا پێی وایە ڤالڤێردی کلی لە جۆکەرەکەی ئەنچیلۆتی دەبێت لەم یاریەدا بۆی کلیلی سەرکەوتنی لێ بدۆزێتەوە، لەبەرەوەی دڵنیابن لەوەی چاوی خوێندنەوە بۆ کەرەسە بەهێزەکانی ڕیال مەدرید زۆر بە باشی دەکات، وەکو چۆن لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە ئاماژەی پێکردووە. وەسفی سیانەی ناوەندی ڕیال مەدریدی کردووە لەگەڵ یاریگای سانتیاگۆ بەرنابۆیە. من دڵنیاتان دەکەمەوە چاوی بە پەستان خستنە سەر ئەم سیان ناوەندەی ڕیال مەدرید دەیەوێت لە زەختیان کەم کاتەوە، چونکە ئەگەر مۆدریچ و کرۆس دەرفەتی یاریکردنیان پێ بدرێ یاخود کاسمیرۆ دەرفەتی سەرکەوتنی پێ بدرێ لە یاریەکانە، لەبەرەوەی دەزانین کە کاسمیرۆ توانایەکی زۆر باشی لە گۆڵکردن هەیە، ئەمە کێشە بۆ بەرشلۆنە دروست دەکات. چاوی لە بارودۆخێکە ناوێت کێشەی بۆ دروست بێ، ڕەنگە تیپەکەی کێشەی بۆ دروست بێ لە یاریدا گۆڵی لەسەر تۆمار بکرێ، داڕوخانێکی پێوە دیار بێت توانای ڕێکردنەوەیان زۆر باش نەبێ، چونکە چاوی لە دۆخی نوێکردنەوەی بەرشەلۆنەیە، لە دۆخی گەیاندنی بەرشلۆنەیە نییە بە سەکۆی نازناوەکان. ئەمە فەرقی هەیە لەگەڵ ڕیال مەدریددا، فەرقی هەیە لەگەڵ کارکردنی ساڵی داهاتووی چاویە. ئەم فەرقە زۆر زۆرە. یەمە سەر پێگاتەی بەرشەلۆنە. لە پێگاتەی بەرشلۆنەیە ئەوەی کە گۆڕاوە لە بەپێی وتەی مارکا تەنها گۆڕینی گاڤی و دیۆنگە، کە مارکا لەم پێگاتەیە یعنی سری تایبەتمەندیەکەکە ئەگەر دیۆنگ یاریکە پرێسی بەرشلۆنە کەمتر دەبێتەوە، پرێسی بەرشلۆنە کەمتر دەبێتەوە. من دڵنیاتان دەکەمەوە گاڤی یاریکە پرێسی بەرشلۆنە زۆر دەبێت لەسەر ڕیال مەدرید، بەڵام دیۆنگ یاریکە پرێسی بەرشەلۆنە کەمتر دەبێت لەسەر ڕیال مەدرید. ئەم پێگاتەی مارکا دایناوە پێگات داڕشتەیەکی هاوسەنگی بەرشەلۆنەیە بۆ یاریەکی هاوسەنگ بەرامبەر بە ڕیال مەدرید کە و پێکهاتەی چاویش بە پێی مارکا
هیچ مجازەفەیەکی تیانە بۆ یاریکردن بەرامبەر ریاڵ مەدرید و ئەو پێداگیریە بۆ بەدەستێنانی سێخاڵی یاریەکە چونکە پێگاتەکە تەواو لێک نزیکن شێواز یاریکردنی مەرکەزی یاریزانەکان تەواو لێک نزیکن ئەمەش وا دەکات کە فەراق کەمتر بێت. لێرەدا پرسیارێک دێتە ئاراوە زۆر کەس دەپرسن لەسەرەوەی کە چاڤی لەم یاریە تاقیکردنەوەی ڕاستەقینێتی لەبەرەوەی کلاسیکۆی سەرەتای دەست بەکاربوونی بوو لە بەرشلۆنەیە و پاش کارکردنیی کەم کلاسیکۆی ئەنجامدا و ئاستێکی ناوازەشی لە کلاسیکۆی سوپەرا پێشکەش کرد لە ماوەی ڕابردوش چاوی بە شێوەیەکی زۆر باش یاریزانانی بەرشلۆنەی ڕاهێناوە. بەڵام با ئێمە پێوەرێک دانین چاوی بۆ چه ئامانجەیاتۆتە بەرشلۆنە بۆ گەڕاوەتەوە بەرشلۆنە چاوی بۆ بردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانی نهاتووە بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ نهاتبوو کە ئێسەش لە یۆرۆلیگە بۆ بردنەوەی نازناوی جامی شاب ڕواناکەم ئامانجی بەرشلۆنە بێ بەڵام بۆ بردنەوەی نازناو ناتوە. چاوی ئامانجێتی تیپێکی بەهێز بە شێوازی یاریکردنی خۆی بۆ بەرشلۆنە دروست بکاتەوە. یەک تێبینیتان دەیەمێ حەزەکەم ئەمە زۆر بە هەندوەر بگرن. یاری نێوان لێڤەرپۆڵ و بەرشلۆنە کە لە نێو کامن و بەنجامی 3 گۆڵی بێ وەڵام یانەی بەرشلۆنە لە لێڤەرپۆڵی بردەوە ئەو کات لێڤەرپۆڵ باڵادەستی تەواوی یاریگا بوو ڤالڤێردیش ڕانەری بەرشلۆنە بوو. ڕەخنەیەکی زۆر لە بەرشلۆنە گیرا هاندەرانی بەرشلۆنە داوای ئەوەیان کرد کە ئەوان چێژیان دەوێت لە سەرکەوتن دەیانەوێت لەگەڵ سەرکەوتنەکەیە چێژی یاری بوونی هەبێ بەڵام ڤالڤێردی یاریی واقعی کرد لەسەر ئەخطای لێڤەرپۆڵ ئیشی کرد و 3 گۆڵی لە لێڤەرپۆڵ کرد. لە یاری گەڕانەوە پێگاتەیەکی هێرشبەری یاری پێکرد لەگەڵ نوقسانەکانی لێڤەرپۆڵیشە باجێکی زۆر قورسیە باجێکی زۆر قورسیا و زۆر بەخراپ بەسەر یاشکاوە کە دواتر دەرکردن و ئەم حاڵەتانی لێکەوتەوە ڕانەری نوێم شوێنە. هاندەری بەرشەلۆنا چێژی زۆر لا گرنگە چێژ یەکەمە لای ئەوان دواتر ئەنجامەکان و بەدەستێنانی دەستکەوتەکان لەبەرەوەی فەلسەفەی یاریکردن یۆهان کرۆیف عەقڵیەتێکی یاوە بە هاندەرانی بەرشلۆنە کە شێوازی یاریکردن یەکجار گرنگترە لە بردنەوەی نازناوەکان. ڕاستە لە کۆتاییە ئامانج بردنەوەی نازناوە بەڵام سێری ئێستا بەرشلۆنە خۆ لە نازناو نزیک نییە نازناو ناباتەوە وەرزی ئەمساڵ مەگەر بڵێ یۆرۆلی کە ڕکابەرێکی لەسەرکە بەڵام هەموو هاندەری بەرشلۆنە هەموو ڕۆژنامەکانی کەتەلۆنیا وەسفی بەرشلۆنە و چاوی دەکەن بۆ لەبەرەوەی ئەو شێوازەیە کە خۆیان دەیانەوێت شێوازە دڵخوازەکەی خۆیانە شێواز یاریکردنی تیچی تاکا و پرێسین خستنە سەر تیپی ڕکابەر کە 90 خولە گێرش بردنە کەمەش پێویستی بە توانایکی زۆرە ئەمە ئەو شێوازەیە کە هاندەرانی بەرشلۆنە داوایەکەن ئەو شێوازەیە کە کارگێڕی بەرشلۆنە داوایەکە بە پێچەوانەوە ئەمە لە ڕیاڵ مەدریددا نییە لە ڕیاڵ مەدرید ئەنجام 90 خولە گێرش لەسەر بێ 1-0 لە یارەکە وەرە دەرەوانێ هەمووان ستایشەکەن لە ڕیاڵ مەدریددا کەس ناڵێ بەم شێوازە هەڵەیە یاری کرد بەڵام لە بەرشلۆنە نەخێر لە بەرشلۆنە شێوازی یاریکردن فەلسەفەی یاریکردنی کرۆیف و ئەو شێوازەی بەرشلۆنە پەیڕەویەکات ئەمە گرنگترین خاڵە بەڵام بەپی مارکا شاڤی ئەم یاریە یاریی واقعی بەرامبەر ڕیاڵ مەدرید دەکا و ناوێ و مجازەفە زۆرە بکە. دەچینە سەر بۆچوونی ڕۆژنامەکانی بەرشەلۆنە بابزانین ڕۆژنامەکانی بەرشلۆنە بۆچوونیان لەسەر یاری کلاسیکۆ چییە. ڕۆژنامەی مۆردۆ کە هەمووتان دەزان ڕۆژنامەی مۆندۆ تیبۆرتیڤۆ ڕۆژنامەیەکی نزیکە لە بەرشلۆنە هەمان بۆچوونی بۆ بەرشلۆنە هەیە لەگەڵ مارکایە بەڵام بە پێچەوانەیە بۆ ڕیاڵ مەدرید بیرکردنەوەی بەلامبەر ڕیاڵ مەدرید جیاوازە سێریکە. مۆندۆ بڕوای وایە کە ئەنچیلۆتی یاخود ماریانۆ یاخود یۆڤیچ پشت پێ دەبەستێت لە ڕاست حربەیە واتە بە هێرشبەری وەهمی یاری ناکە پێداگرێت لەوەی بە هێرشبەری سەریح یاریکە کە یاریکردن بە هێرشبەری سەریح هیچ من پێتان دەڵێم لە خزمەتی ڕیاڵ مەدریدە لەبەرەوەی لە هەر کاتێکا بێ بۆی هەیە پیچی و ئاراوخۆ بکەونە هەڵەوە ئەگەر ئێمە پێداچوونەوەیەکەین بۆ گۆڵانی لەسەر بەرشلۆنە ئەکرێت ینی گۆڵێکی تەکتیکی نین ئەخطائی فەردین ئەو گۆڵانی لەسەر بەرشلۆنە تۆمارەکرێ ئەخطائی فەردی یاریزانانن مسەببن بۆ گۆڵ تۆمارکردن لەسەر بەرشلۆنە لە پاش هاتنی چاڤیەوە بەرشلۆنەی ڕابردوو ناڵێ یعنی ئەخطاء فەردیەکان و کارم بۆ ئەگەر ڕەئس حەربەش هێرشبەری سەرەڕم
لە ڕیاڵ مەدریددا وجودی هەبێ مەرج نییە ڕەس حربەکە خودی خۆی بێ بەڵام ڕۆڵی هێرشبەری سەرەڕم بژێڕێ بەڵام ناتوانێت وەکو سەرەڕم قەناس بێ لە تۆمارکردنی گۆڵا ئەکرێ بەرگریکارانی بەرشلۆنە ڕوبەڕووی ئەختا بکاتەوانێ پێگاتەکە بامان شتەوە نامەوێت بچمەوە سەری لەسەرەوەی کە هێڵی بەرگری ڕیاڵ مەدرید هێڵێکی بەرگری تۆکمە دەبێت خاڵێکم بیرچوو کە بۆتان باس بکەم یاری پێکردنی ناچۆ کەمکردنەوەی هێزی باڵی هێرشبەری ڕیاڵ مەدریدە لە لای چەپەوە ئامادەکاری ڕیاڵ مەدرید و کارلۆ ئەنچیلۆتیە بۆ بەهێزی باڵی هێرشبردننی بەرشەلۆنا بە سەرکردایەتی دائەنی ئەڵڤێز و عوسمان دێمبڵی لە لای ڕاستەوە لەبەرەوەی ئەگەر مارسیلۆ لەو مەرکەزایە یاری بکە ئەو کاتە مەترسی دێمبڵی و ئەلابا مەترسی دێمبڵی و ئالڤێز زیاتر دەبێت لەسەر ڕیاڵ مەدرید مەترسیەکی زۆر زیاتریان لەسەر دروست دەبێت بە پێچەوانەوە لە کاتی ناچۆ لانی بەرگریەکەی بەهێز دەکات و تۆنی کرۆس و ڤینیسیۆسی ژاوکاریە بن ئەمە پەستانی ئەوان کەمتر دەکاتەوە نابێتەوەی ڕاگرتنیان دڵنیا بن لەوەی نابێتەوەی ڕاگرتنی باڵی ڕاستی بەرشلۆنە بەڵام مەترسیان کەمتر دەکاتەوە کە لە هەمان کاتا بە پێچەوانەشەوە بۆ ڕیاڵ مەدرید ڕاست دەردەکەوێت ڕیاڵ مەدرید باڵی چەپی جگە لە ناچۆ توانایەکی بەهێزی هێرشبەری تیا دەرناکەوێ جگە لە ڤینیسیۆس بەهۆی ئەوەی کە ناچۆ ناتوانێت هاوکارێکی زۆر باشی ڤینیسیۆس بێت لە ڕێخستنی هێرشەکان لە ناوچەی بەرشەلۆنە سەرکەوتنی ناچۆ دیاریکراو دەبێت لە میارەدا پێچەوانەی کارفاخاڵ پێچەوانەی دانیالڤێز و پێچەوانەی خۆردیالبا ئەم خاڵە بوو لەسەر ناچۆ کە ویستم لەسەری بۆستم ناوەندی ڕیاڵ مەدرید بە هەمان شێوە تۆنی کرۆس و کاسمیرۆ و مۆدریچ کە ئەگەرێکیش هەیە ڤالڤێردی بە بۆچوونی من گۆڕانکاری پیا بێ لە یەکێک لە شوێنی یاریزانەکانی هێڵی ناوەند یاریکا کەمە بۆچوونێکی خۆمەویش بۆ ئەوەی کە تۆنی کرۆس زۆر ئامادە نییە بۆ یاریکردن بەڵام ڕەنگەن چیلۆتی نەژوێرێ و مجازەفەیە بکە کە ئەم سیانە ناوەندەی ڕیاڵ مەدرید لابا لە بەرەوەما کۆڵکەی سەرەکی ئیشکردنی ڕیاڵ مەدرید ئەم سێ ناوەندەیە لەگەڵ کەریم بنزیمە کە ئەمە ئەتیمادێکی زۆریان لەسەر لەبەرەوەی بۆ ڕیاڵ مەدرید ئەزمون گرنگترە دوای ئەزمون ئنجە توانە بەڵام لە بەرشۆنە یا پێچەوانەیە یاریکردنی باڵەکانیش بێگومان ئەسینسۆ ڤینیسیۆس ماریانۆ یۆڤیچ کەوتم ئەسینسۆ دەبێتەوە هاوکاری کارفاخاڵ پەستانی ئەسینسۆ لەسەر خۆردیالبا پەستانێکی ئەوتۆ نابێ خۆمان دەزانین خاڵی بەهێزی ئەسینسۆ تەنها لێدانەکانە لە دەروی ناوچەی سزا لە بەرامبەردا بەرشۆنە هەمان شیکردنەوەی پێگاتەکەی ڕۆژنامەی مارکا هەڵدەگرێت کە یاریی واقعیکردنی بەرشلۆنەیە و پێداگری نییە بۆ بەدەزێنانی سێخاڵ یارەکە دەچمە سەر کۆتا پێگاتە کە لەسەری بدوێنەوانێ کۆرتوا خۆردیالبا ناچۆ میلیتا و کارفاخاڵ کاسمیرۆ تۆنی کرۆز مۆدریچ ڤینیسیۆس ئەسینسۆ ڕۆدریگۆ کە ئەمەش تقریبا نەمانگەێنێتەوە سەرەوە بڕوای کە ڕیاڵ مەدرید دەچێتەوە سەر واقعی 4-4-2 لە شێوازی یاریکردنە و ڕیاڵ مەدرید دەگاتە پلانی بەرگریکردن تا ڕادەیەک بۆی کە بە یەکسانبوونیش لە کلاسیکۆیان ڕازی بێ بە پێچەوانەوە شتێکی تایبەتی تایە کەویش ئاراوخۆ پیچی و ئەلبا و ئەلڤێز ئەمە یەکلابووەیە بۆسکێس و دیۆنگ و پێدری فێرانتۆرە زۆبامیان ئەوەی کە پێشببینی دەکرێت لێرەدا یاریکردنی گاڤە لە جێگەی دێمبڵی کە پێم وانە تا ڕادێک ئەم شێوازە یاریکردنە بێتەوەی سەرکەوتن بۆی ئەوەی مانەوێ نەمانەوێ بۆ شێوازی یاریکردنی چاوی یاریکردنی دێمبڵی باشترە ئەو کاتە یاریکردنی گاوی دەگەڕێتەوە شوێنی دیۆنگ لە مەرکەزی دیۆنگا گاڤە دەتوانێت ئاستێکی بەرزتر پێشکەش بکە و پرێسینگێکی زیاتر بخاتە سەر یانێ ڕیاڵ مەدرید بۆ سەرکەوتن ئەمە گرافیک و زانیارەکان و پێشبینی پێگاتی نێوان هەردوو یانەی بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید بوو کە دەمەوێت ئاماژەی پێ بدەمەوە یارەکە ئەم شەو لە کاژمێر 11 لەسەر یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ ئەنجام دەدرێت کە بەرشەلۆنە لە یاریچووندا لە یاریگای کامنو شکستی خواردو بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک دواتر یاری سوپەریان دۆڕانوە لەگەڵ چاویدا بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ کە بەرشلۆنە لە یاری سوپەری ئیسپانیا تا ڕادێک زەمبی بەرنەکەوت بەڵام لە یاری چووندا ئاستێکی زۆر خراپیە بوو بەڵام لە یاری سوپەرا ئاستێکی ناوازەی پێشکەش کرد لە کاتی زیادکراودا بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ شکستی خوارد کۆتاشت کامەوێ بڵێم لەسەر کلاسیکۆ ئەوەیەکە
شێوازی یاریکردنەکان و گۆیشتیکردنەوەم پێکرد من ئەمە بۆ چوونی منە لەسەر شێوازی یاریکردنەکان و پێم وایە ڕیاڵ مەدرید ئەگەر لە یاری ئەم شەودا بە یەکسانبوونیش بێتە دەرەوانێت تیمەکەی کارلۆ ئەنچیلۆتی ئەوە خاڵی بەهێزە و ئەو ئەگەرانەی بۆ ئێستەی بەرشلۆنە کە تیایدا ڕیاڵ مەدرید بتوانێت ڕوبەڕووی بێتەوە ئەو بڕیارانەیە کانچیلۆتی ڕایەنەر و ئەو یاریزانانەیە کانچیلۆتی ڕایەنەر پشتی پێدەبەستێت لەبەرەوەی ئەمە زۆر گرنگە کلیلی سەرکەوتنی ڕیاڵ مەدرید لە دەستی ئەنچیلۆتیە بەڵام کلیلی سەرکەوتنی بەرشلۆنە لە دەستی یاریزانەکان دواتر چاویدا لەبەری کەرەسەکانی چاوی دیاریکراوە بەشداری پێکردنیان دیاریکراوە. ئەڵلقەی ئەمڕۆشم تایبەت بە یاری کلاسیکۆ پێشکەشکردن سپەی شیکاری کلاسیکۆ و شیکاری یاریەکانی دیکە هەر لەم ستۆدیۆ بەردەوامی دەبێت بە سپۆنسەری سەرەکی سپۆرتچیک تا سپەی خواتان لەگەڵ. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.